تیپی لاوانیانی هەولێر لە کۆتایەکە مەشقی ئامادەکاریەکانێتی بۆ وەرزی نوێی خولی لاوانی عێراق. خولەکە دەستی پێکردووە، بەڵام هەولێر لە یەکەم هەفتە پشوو بوو. لە یەکەم یاری خۆی لە هەفتەی دووەم پێشوازی لە نەورۆز دەکات. ڕاستە مەمەودایەکەمان کرد یان توانم برین بۆ 4 هەفتە 3 هەفتە 4 هەفتەمان لەبەردەست بوو، بەڵام لەبەر ئەوەی ئەمە تیپی خۆمان تیپی ینی تازە پێگەیشتوان ئامادە بوون، یعنی ئەو بووە هۆکارێک بۆ ئەوی کارەکانمان ئاسانتر بکە. دەتوان بریم تیپەکەمان هەتا حەدەک ئەم لێیان ڕازیم، هەمووکو یاریزان هەمووکو ئەدا ماوەکەش ڕاستە کورتە، بەس لەبەر ئەوەی بە خۆمان ینی ساڵانی ڕابردوو ئیشمان لەسەریان کردیا، یعنی دەتوانین منافسەی بکەین لەبەرەوەی ئەرچی مەش هەندە قورسترە لەبەر ئەوانە پاڵەوان بوونەس پارساڵ. تیپی لاوانیانی هەولێر بە ستافێکی نوێی ڕاهێنەرانەوە بەشداری ئەم وەرزەیە کەوا دوو وەرزی ڕابردوو تیپی تازە پێگەیشتوانیان بەڕێوە بردووە، لە 26 یاریزانیش پێکهاتووە، 20یان لە تازە پێگەیشتوانیانەکە سەرخراون، 3 یاریزانیش لە لاوانی ساڵی ڕابردوو ماونەتەوە، 3 یاریزانیش لە یانەکانی دیکەوە هاتوون. یاریزانی لاوان ساڵی چوویتەوە بووینە پاڵەوانی عێراقی، ئینشەڵڵا ئەو ساڵەژی 2005 ئەو ساڵەژی دەکەینەوە دەوری عێراقی، ئینشەڵڵا ببینە پاڵەوان ئەو ساڵە. ڕاستە ماوەکەی کێم بوو تەمرین نانی زوو دەست پێی نەیکرد بچێک تاخیر بیتە، بەس ئینشەڵڵا ئەمە دووسی لەعبەکەی پاری مایتەوە، ئینشەڵڵا فەریقەکە ڕادەگرنەوە دەبینە ئەوەی پاڵەوان ئەو ساڵەژی ئینشەڵڵا. وڵا ئامادەکاریی باشمان کردووە، بەس ڕاستە ماوەکە کورد بووە، بەس فەریقەکە هەر ئی 3-4 ساڵینەکە پێکەوە یاریمان کردووە، کۆمەڵە گەنجەکی باشین، ئینشەڵڵا ئامانجبانەوەی نازناوەکە بەدەستبێنین و ڕکابەری خولەکە بکەین. تیپی لاوانیانی هەولێر بۆ 4ەم وەرزی بەدواییەکە بەشداری خولی عێراق دەکات. وەرزی ڕابردوو لە نێو خاچی خۆی بۆ پاڵەوان، بۆ ئەم وەرزەش لە قۆناغی یەکەم بە چوون و هاتن ڕوبەڕووی 6 یانەی سنووری باکووری عێراق دەبێتەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێم، هەولێر.